کاتێکتان باش خۆمان بە خۆشحاڵە زانین ئەم ئێوارێژە بینە میوانی ماڵەکانتان و کورسات مەگەزینتان پێشکەشەکەین جا ئەم ئێوارەیە یان ئەم شەوی بەراتە ئەم شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە ئەکرێ بڵین ئەو شەوەی کە لە یادەوەری هەرێکێکمانە شەوێکی تایبەت بە منداڵان کەیف خۆشی پێکەنین بۆ منداڵان دابشکردنی شیرینی بەسەر منداڵان ئەگەڕێن دەرگا بە دەرگا و شیرینی کۆکەنەوە بەڵام ئەکرێت بڵین کاتێک هونەر تێکەڵی ئەم شەوا بێت مانایەکی تر مانایەکی جیاوازتر و تایبەتر بە شەوەکە ئابەخشێت فێرگەی نامدار قەرەداخی لە شاری سلێمانی کە وەک کاری هەمیشەیان کە لەسەر جەمبۆنەکاندا دەستێکی باڵایان هەیە هەمیشە کاری تایبەتیان بە ئەنجام گەیاندووە و بە تایبەت بۆ شەوی بەرات کە چەند ساڵێکە کاریان کردو بە تایبەت ئەوەی ساڵی پار کردیان دەنگدانەوەیکی زۆری هەبوو بە گەورە و بچووکەوە لەگەڵ چالاکیەکانیانە لە گەڕێکی تویمەلێکی شاری سلێمانی بەشدار بوون و گۆرانەکانیان لەگەڵیانە ئەوتەوە بۆ ئەم ساڵیش واتە بۆ ئەم شەو تەنیا یادی شەوی بەرات ناکەنەوە تەنیا لەم شەوەیە بەشداری ناکەن بەڵکو مانایەکی تر بە شەوەکە ئەبەخشن ئەکرێت بڵێن شەوی بەراتەکەنە سەکۆیەک بۆ دەربڕینی خۆڕاگری و بەرخۆدانی ڕۆژئاوای کوردستان و دروشمی ئەم چالاکی ئەم شەویان بە ناونیشانی بەراتی بەرخۆدانە گفتوگۆی زیاتر لەسەر چالاکی ئەم شەوەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا نامدار قەرەداخی هونەرمەند مامۆستا سڵاو دەبێ بەخێر بێت لە ئێوە لە هەموو بینەرانی خۆشەویستە زۆر بەخێر مامۆستاگیان چۆن بیرتانەوە کردەوە ئەم ساڵ دروشمەکەتان جیاواز بێت بیکەنە بەراتی بەرخۆدان لەبەرەوەی ئەم ساڵ کە کارەساتێکی زۆر نالەبار لەلایەن داگیرکەرانمانەوە ڕوویدا لە ڕۆژئاوای کوردستانمان لەبەرەوە نەک هەر فێرگەکەمان بەڵکو هەر چوار پارچەی کوردستان بە مناڵ و مێر مناڵ و گەورە و پیر و ژن و پیاوە هەمووی جوڵان هەمووی کرد بە یەک دەنگ فێرگەکەشمان بۆیە بڕیاریە کە شەی بەراتەکەمان ناوێکی لێبین بە بەراتی بەرخودان و هەوڵ بین لەگەڵ شەی بەراتە دژایەتیەکی داگیرکەرانمان بکەین و هەوڵ بین زیاتر یەکێتی و یەکڕیزی و هاوتەبایی و پێکەوە تێکۆشان زیاتر دروستکەین لە ڕێگەی هونەرەوە بۆیە بەراتەکەمان بۆ بە بەراتی بەرخۆدان کەواتەی پێتان وایە کە دوژمنانمان حەز بە هیچ شتێکی ئێمە ناکەن تەنانەت ئەو بۆنانشمان کە ئێمە یادیەکەینەوە تەنانەت بۆ منە شەوی بەراتیش کە بۆنەیەکی تایبەت بە کوردانە ئەکرێت بڵین حەز بەوەش ناکەن بەڵێ خۆ لە مێژووی کورد و کوردستانە دیارە کە دوژمنەوەمان لە هەموو مێژوو لە هەموو کاتێکدا لە پێش هەموو شتێکە هەوڵیاناوە لە کەڵتورەکەمان بن لە زمانەکەمان بن چونکە ئەوان چاک زانیویانە مانەوەی میلەت بە زمان و کەڵتور و هونەر و هەموو ئەو شتە کەڵتوریانەیە کەماوەتەوە بۆیە پێویستە ئێمە هەوڵێکی زۆر بین هەچ کەسە لەلایەن خۆیەوە هونەرمەندان ڕۆشن بیران زمانەوانان پەروەردە هەمووی بخاتە خزمەتی مانەوەی کەڵتور و واتە مانەوەی میلەتێکە بۆیە ئێمەش لە ڕێگەی هونەرمانەوە کە ئێمە لە هونەرا کارەکەین هەوڵێن یەکەم هونەرەکەمان پارێزین کەڵتورمان پارێزین ڕەسەنایەتیمان پارێزین و بۆنە ڕەسەنایەتیەکە نیشمان پارێزین چونکە پاراستی ئەمانە و گەشە بەمانەیانی مانەوەی میلەت وە شەی بەراتیش خۆی لە کە دروست بووە شتێکی پیرۆزە لە بەراتە مەسەلەکە هەر مناڵەکان نییە مناڵان خێزان لە پێشا کۆ بێتەوە خێزانەکان یەگەگرن بازار ئەگۆڕێ بە نوقڵ و شیرینی هەموو کەس دڵی لای بەراتە و لا شەی بەراتە و مناڵان بەیەکەوە ئەڕۆن لە دەرگای ماڵانەکان ئێن و گۆرانیان بۆ ئەڵێن و ئەوانیش بە شیرینی و خۆشەویستی جوابیان ئێنەوە ئەمە لە ڕاستیە جگە لە پاراستنی کەڵتورە ڕۆحێتێکی پێکۆبوون و خۆشەویستی و نەتەوایەتی و مرۆڤایەتی دروستەکە باشە مامۆستا بینە سەر چالاکیەکەی ئەم شەوتان و فەرگی نامدار قەرەداخی پاری چالاکیەکەتانمان بینی زۆر تایبەت بوو دەنگدانەوەی باشی هەبوو ئەم شەو چیەکەنەوە سعات چەند دەست پێەکەن چالاکیەکانتان چییە و لە کوێش چالاکیەکان ئەنجامەیە بەڵێ ئەم شەو لەگەڵ بە هاوکاری و هاوبەشی و یاریدەری ڕێکخراو یاخود با بڵێن ڤیم کە لەگەڵمانە هاوبەشە و هاوکارە و نەخۆشخانەی ئاسیا کە لەگەڵمانە هاوکارە هەوڵەیەین کە لە سعات حەوتە
بینە بەر دەرگای فێرگا کە فێرگەش ئەوە کەوێتە توی مەلیک کۆڵانی بەرامبەر قوتابخانەی شەیخ جەمال تاهیر لێو ئەڕۆین تیپێکی مۆسیقای فێرگەمان ئامادە کردووە کە نزیکی 30 فێرخواز مناڵە بن و کۆرسێکی گەورە بە گۆرانی بێژەکانمان و دایک و باوکیانەوە دوایانەکەون بە سرودی ئەیڕەقیب بەرات پیرۆزەکەین. و پاشان ئەچینە بەردەرگای ماڵەکان و کۆڵانەکان بە گۆرانی شەی بەراتەکە و سرودی ئەیڕەقیب و خوایە وەتەن ئاوەکەید و کورد بین و ڕێخەباتمان بەراتەکە زیاتر پیرۆزەکەین و زیاتر جۆشی ئێنێ و زیاتر وەکو پاڵپشتیەک بۆ ڕۆژئاوای کوردستان و هەوڵمان ناوە خەڵکێکی زۆرتر لە دەورمان کۆ بێتەوە و خۆشبەختانە زۆر پەیوەندیمان پێکرێت لە شارۆچکەکانی کوردستانەوە لە ڕانیە لە قەڵازێر لە قەراخ لە کەلارەوە ئێستا خەڵک بەڕێوەیە بۆی بەرات لەگەڵ ئێمە پیرۆز بکە دەنگانەوەیکی زۆرتری هەیە و ئەبێ بڵێن سوپاسی هەموو میدیاکانی کوردی و هەموو مەڵپەڕ و سایدەکانەکەین کە پار لەگەڵمانابوون و ئیمساڵیش هەموو لەگەڵمانان بەڕاستی ئەو دەنگەی ئێمە ئەگەر ئەوان نەیگەێنن ینی ئەو دەورە گەورەی نابێت لەبەرەوە هەموو ئێمە پێکەوە مەسەلە هەر فێرگە نییە فێرگە بەمە هەڵەسێ بەڵام هەموو پێکەوە هەوڵەیەین کە بۆنەکانمان پارێزین ڕەسەنایەتیمان پارێزین کوردایەتی و مرۆڤایەتی زیینوکەینەوە و پەرەی پێبین و یەکێتی و تەبایی و هاوکاری زیاکەین. دەستخۆش مامۆستاگیان کەواتە هەمومان چاوەڕێی ئەم چالێکی ئەم شەوین دڵنیام کە چالاکێکی زۆر تایبەت دەرەچێت مامۆستا پێتان وایە کە هونەر و لەناو هونەریشان میوزیک بە تایبەتی گۆرانی بە تایبەتی سرودەکانمان ڕێگریەکەن لە کاڵبوونەوەی ئەم نەریتانە؟ بێگومان چۆن زمان ڕێگریەکە بەڵام مۆسیقا و گۆرانی هەم لە ڕێگەی تێکستەکانی گۆرانیەوە بەڕاستی دەورێکی باڵیان بینیەوە لە مێژووی کوردیە بۆ مانەوەی زمانەکەمان ینی کۆکارێک بوون لە مانەوەی زمانەکەمانە و بە مۆسیقا ئەو تێکستانە زیاتر ئەڕازیەتەوە تەسیری لەسەر مرۆڤ زیاترە بۆیە دەورێکی باڵیان هەبووە لە پێناوی مانەوەی کەڵتور واتە مانەوەی میلەتە. دەستخۆش مامۆستا فێرگەی نامدار خەرەداخی کەواتە بەس میوزیک گۆرانی سرود فێری منداڵەکان ناکات و فێری منداڵەکان یەکات کە هونەرەکەیان بەکاربێنن بۆ خزمەتی نیشتیمانەکە. بێگومان ئەرچ مناڵێک هەر خێزانەیەتە لای ئێمە یەکەم شەرتمان لەگەڵیان ئەوەیە کە خێزانەکە هەموو بێ بە ئەندام لای ئێمە و ئەبێ لە کاتێکا مناڵەکانیان لە فێرگەن دایک و باوک و هەموو خێزانەکەیان لە فێرگە ئامادە بن و ئێمە پێش ئەوی دەرزی مۆسیقا بڵێنەوە دەرزی مرۆڤبوون ئەڵێنەوە ئەنجا دەرزی کوردبوون ئەڵێنەوە چکە بەڕای ئێمە مرۆڤبوون گرنگتر لە کوردبوون بۆیە هەموو لە ئەو پەڕی تەمرینی مۆسیقامانە ئەگە شتێکی پەروەردەی بێتە پێشەوە ئێمە دەرزی مۆسیقا وەستین و بە مناڵەکان خۆیان پرسیاریان لێکن خۆیان وەڵامەکانی بدۆزنەوە لای ئێمە بووین بە یەک خێزان ینی فێرگیان ناونەوە ماڵی باوان ماڵی هەمووان کە پێکەوە ئێمە کارەکەین و کاری ئێمە لە پێناوی مرۆڤبوون و کوردبوونایە لە پێناوی ڕەسەنایەتی میلەتایە لە پێناوی پیرۆزاییە کە ئێمە هەوڵێین بۆ خۆی مۆسیقا ئەمانی هەمووی وتم خۆی ئەیکا لە ڕاستیە بەڵام ئێمە ئەمە هێشتا بەکەمەزانین هاتوین مشتێ زیاتری خەینە سەر بۆ مرۆڤبوون و کوردبوون. باشە بەشداریکردنی گەورە و بچووک لە چالاکیەکەی ئەم شەوە تا چەند وزەتان زیاترەکات واکات کە بەردەوامی بەکارەکانتان بن بەردەوامی بە چالاکیەکانتان بن. لە ڕاستیە ئێمە بووی بێخێزان و ئەوەی کە هەموو پێکەوە مناڵی زۆر بچووک لەگەڵمانایە پیا و ژنی زۆر بە تەمەن لەگەڵمانە ئەمانە هەموو کە پێکەوە بەیەک ڕۆحکارەکەن و هەوڵی جدی بۆ ئەیەن ئەمە وزەیەکە ئێمەی بەخشین بە یەکتری و لە ڕێگەی ئێمەشەوە ئەی بەخشین بە جەماوەر وزەیەکی زۆر بەخوەتە و هەستێکی زۆر خۆشە بەڕاستی کە ئێمە پێکەوە ئیشەکەین وە سەرنجامەکەی ئەبینین کە ڕۆژانە چ دەورێکی گەورەمان هەیە و چەند توانیمانە خەڵک دەوری خۆمان کۆکەینەوە و کارەکانمان دەوری هەبێ لە ناو کوردەواریە. باشە مامۆستا لە چالێکەکەی پارە چ دیمەنێک هەیە کە مامۆستا نامدار خەراخی خۆی بینی بێتی هەرگیز لە بیری نەچێتەوە مەبەستم چالێکەکەی شەوی بەراتە. لەوەی پارە بڵێ وەڵی هەمووی لەبیر ناچێتەوە ڕاستەوێ ئەو هەموو میدیایی کە ئامادە بوو ئەو هەموو خەڵکە کوردە کە لێوە بەڕۆحە و جۆشێکی زۆر گەورە دوامان کەوت بوو وەکو ئێمە بەشدار بوون لەگەڵما بەڵام ئەگەریکی لەوانە هەڵبژێرم کاتێ بە کۆڵانێکە ڕۆشتین باوکێکی تۆزێ بە تەمەن بە ئەزمون زۆر شادمانی پێوە دیاری بوو
بە جۆش هاواریە کرد و شێبەراتی لەگەڵ ئاوتین و نوقڵی هەڵیا بە ئاسمانە منزەرێکی زۆر زۆر جوانی هەبوو بەڕاستی ئینسانی ئەجوڵان بۆیە هەموو میدیاکارەکان بەرە ئەو ڕۆیشتن پرسیاریان لێکرد ئەویش هاواری کرد تکایە وازم لێ بێنن تکایە با من گۆرانەکە بڵێم و با من ئەم نوقڵانە بەخشنەوە من لە جێوێکی زۆر خۆشام ئەمە ینی هەموو خەڵکەکە ئەجوڵا بوو یادکردنەوەیە. گۆرانی ئەم شەوی بەراتەی هونەرمەندی کۆچ کرد و مامۆستا عوسمان عەلی کە ئەم گۆرانی وتووە لەسەر زاری هەمومانە چیرۆکی پشت ئەم گۆرانیە چییە؟ بێگومان من چیرۆکەکە ئەزانم بەس پێم خۆشە لە زاری بەڕێستەوە جارێکی تر جۆمان لێ بێتەوە چۆن بوو ئەم گۆرانیە بەرهەم هات؟ لە کاتێکە من ئەندامم لە کۆمەڵی نوێژی کوردی سەرۆکی تیبی مۆسیقاکەی بووم و هونەرمەندی خوالی خۆشببی گەورەی کورد عوسمان عەلی ئەویش هەر ئەندام بوو گۆرانی بێژ بوو لای ئێمە ئەمە مێژووکەی گەڕێتەوە بۆ 55 ساڵ لەمەوە پێش لە سەدەی ڕابردووە هات وەلام ڕۆژێکیان ئێمە زۆر هاوڕێژ بووین لە یەک گەڕێکی شاژیان هات وەلاموتی من شێرێکی مەدۆشم دەست کەوتووە ئەم شەوشەی بەراتە و ئاوازێکم بۆ داناوە یان ئاوازێکم گوێ لێ بۆ ڕاستەکەی لەما بێزەبەر نازام کامیانە بۆی وتم زۆر چوو بە دڵما ینی بەڕاستی تر ئێمە ڕۆژانە کە پێکەوە چین بۆ کۆمەڵی نوێژی کوتی و کە پێکەوە ئەگەڕاینەوە خەریکی ئەم ئاوازە و ئەم شتە بووین من هاتم ڕازانەوەم بۆ کرد پێشێکی مۆسیقام بۆ دانا پێشێکی کۆبلم بۆ دانا لەزمم بۆ دانا و هاتم بە تیپی مۆسیقای کۆمەڵی نوێژی کوردیم لەبەر کرد و بردمان بۆ ڕادیۆی کوردی بەغا لەوێ تۆمارمان کرد و پاشان لە تەلەڤیزیۆنی بەغا کلیپێکمان بۆ کرد و بڵاو بۆ ئیتر لەو ساڵەوە شەی بەرات بەبێ شەی بەراتەکەی عوسمان عەلی نەبووە کە یاد نەبێتەوە ئەو بوو بە ڕەمزێک بۆ شەی بەرات و هەموو مناڵان لە باتی جارانکەیان شەوی بەراتە دەست لە کوپە بگێڕن بەشی مناڵان بنێرن لەم شیعرانیان ئەوە ئیتر ئەوە نەما هەمووی بوو بە شەی بەراتی عوسمان عەلی. دەست خۆش مامۆستا مامۆستا بە دەرفەت ێزانم هەر جگە لە ئەم چالاکی ئەم شەوکە تایبەتە بە شەوی بەرات ئێوە لە سەرجەم بۆنەکانە بەشداریتان هەیە وەکو فێرگی نەبدە خەرەداخی ڕۆژی جومعە لە ڕێپیاوانەکەی تایبەت بە پشتگیری خوشک و برایان منە ڕۆژاوی کوردستان فێرگەکەی ئێوەمان بینی بە چالاکی بەشدار بوون لە ڕێپیاوانەکەی و لە شەقامی سالم چالاکی زۆر جوانتان پێشکەش کرد چۆن بوو لە چالاکیە بەشدار بوونیەوە؟ ئێمە نەکەر ئێمە بەڕاستی هەموو کورد هەر چوارپاچی کوردستان بە جۆش و خۆشەوە بەشدار بوو هەر کەسەوە بەگیری توانای خۆی ینی لە مناڵێک کە مەمکەمژێکی بەدەمەوە و عەلەمێکی کوردستانە دێتە خۆی و دەست بەرزەکات و دەستی سەرکەوتن ینی ئێمەش وەکو کۆمەڵ هەستمان بە مەسئولیەت کرد و لەو چالاکیە بەشدار بووین بە شێوەیەکی تازەگەری هێنامان فێرخوازێکی زۆرمان سرودەکانمان پێ لەبەرکردن سرودی ئەی ڕەقیب خوای وەتەن ئاواکەی و ڕووکاس و سەرکردانم ڕێخەباتمان کوردین ئێمە بەڕێوپێوان بە عەلەمێکی گەورەی ئاڵاکی گەورەی کوردستانەوە و بە کۆرسێکی گەورە لە گۆرانی بێژەکانمان و لە دایک و باوکانە ڕێپێوانمان کرد لەگەڵیانە و بەو سرودانە پاڵپشتی خۆمان و میلەتەکەمان پیشانە بۆ ڕۆژ ئاوا چونکە ئێمە هەستمان بەوە کرد کە ئەمە مەسەلەکە هەر ئەوە نییە داگیرکەرانمان بیانێ ڕۆژ ئاوا داگیرکەن ئەمە پلانێکی گەورەی داگیرکەرانمانە و ویستیان بۆ هەمی شەو ئەم جارش ویستیان جێبەجێکەنەوە ئەم جارە بە ناوی داعیشەوەنا بە ناوێکی داعیشێکی مۆدێرنەوە ئەیان لێمان نەن و بەرەو خواریش بێن بەرەو ئێرەش بێن بەرەو ڕۆژ هەڵاتیش بێن بەرەو باکوور بڕۆن بۆیە ئێمە بە فەرمانێکی سەرشانی خۆمانزانی ئەوەی لە توانامانەیە بیکەین و بۆ جۆرە بەشدار بووین. دەستان خۆش مامۆستا گیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئامادەبوونت زیاتر لە کاتی بەڕێزت ناگرین ئەزانم کە لە ئامادەکاریان بۆ ئەم شەو بۆ چالاکێکی ئەم شەو دەستان خۆش بێت. دەستی ئەوەش خۆش بێ هەر بەرز و پیرۆز و سەرکەوتوو. دەستە خۆش مامۆستا گیان سوپاس بۆ تۆ.